پیرۆزی کتێب کۆمان دەکاتەوە بگرە پیرۆزی کتێب هەمیشە کۆمان دەکاتەوە دیارە ئەوە ساڵوەڕ سوڕایەوە چەرخی زەمان جارێکی تر ئەمنی گەیاندەوە شاری سلەیمانی شاری جوانی و فرمێسک و خوێن و تێکۆشان دەکەی شاری ئەهلی کتێب شاری ئەهلی شعر شاری ئەهلی هونەر سلەیمانی بۆیە کە ئەمڕۆ خۆشحاڵم لە هەولێرەوە لەگە بەرە بەیانی گەیشتومەتە ئێرکانە جارێکی تر شاری سلەیمانی پێشاگەن نێودەوڵەتی بە گەرمی لە باوەش دەکرێت جوانێکی گەورەتری بەخشیە بە شار و بە کوردستانەکەی خۆی دیارە لە هەموو شوێنێک کتێب هەبێ شارستانیەت هەیە لە هەموو شوێنێک کتێب هەبێ عەقڵ کار دەکات بە تایبەتی ئەو عەقڵە دواکەوتۆ دەبی بڕوخێتن کە تا ئێستا ڕێگرا لە پێشکەوتنی کتێبدا بۆیە کە پیشانگای نێودەوڵەتی سلێمانی دەستکەوتێکی گەورەی کولتوری نیشتیمانی نەتەوەییە هیوادارم نەوەی نوێ یعنی بتوانن سود لەو پیشانگانە وەربگرن یعنی ئەو کتێبە باشانەی کە لێرە پەخش کراون نمایش کراون نەکەی سوودی لێ وەرگرن بکڕن بە تایبەتی دام و دەستگاکانی حکوومەت پارەی تەرخانکەن کە کتێبخانەکانی ڕەسمی پێدەوڵەمەند بکەن جارێکی تر سوپاس بۆ ئێوەش